تەمەنی هێندەی دەسەڵاتی کوردیە، بەڵام لەوەتەی چاوی کردووەتەوە گیرۆدەی ستەمکاریەکانی ئەو دەسەڵاتەیە. خانمێکی لاو بە شۆڕشێکی یاسایی دەیەوێت دەستی هەبێ لە نێشتنی ستەمکاریەکان و گێڕانەوەی سەروەری بۆ یاسا. ڕووپاک ئەحمەد گەنجترین کاندیدی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستانە. تەمەنی 27 ساڵە، پیشەی پارێزەرە. هێندەی باوەڕی ئەو بە یاسا و سەروەربوونی یاسا لەم هەرێمەدا پێشێل کراوە. ئەویش کە خۆی بە پارێزەری خەڵک و یاسا دەزانێت، هاتووە تا بە شۆڕشێکی یاساییانە بەرگری لە خەڵک بکات و دادگەری بچەسپێنێت. سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە و من چەکی من لە پێناو خزمەتکردنی یاسایە، لە پێناو سەروەربوونی یاسایە، لە پێناو یاسا سەروەربوونە، لە پێناو ئەوەیە کە یاسا لە سەروی هەموو خەڵک و دەسەڵات و حیزبێک بێ، کەس لە سەروی یاسا نەبێ، کەس باڵادەست نەبێ بەسەر یاسا، کەس باڵادەست نەبێ بەسەر دادگاکان. ئێمە دەمانەیە وەکو گەنجانی کۆمەڵی ئیسلامی، وەکو پەرلەمانتانی تارانی کۆمەڵی ئیسلامی ئەو شۆڕشە یاساییە بەرپا بکەین لە پەرلەمان، خزمەت بە گەل و خاک و میلەتی خۆمان بکەین، بەوەی کە کەوا کۆمەڵە پرۆژە یاسایەک هەیە لە فەراغی هەبوونی یاسایی لە کوردستان ئێمە پێشکەشی پەرلەمانیان بکەین و ببێتە یاسا. خزمەتی پێشینەی پارێزەرایەتی و ئاشنابوونی بە مافە یاساییەکانی خەڵک و بەرگریکردن لێیان وای کردووە لە جێگەی متمانەی دۆست و لایەنگرانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بێت. گەرچی پشتیوانیە گەورەکەی لە هەولێری پایتەختە، بەڵام گەنجبوون و یاسایی بوون و ژنبوونیشی سەرنجی ژنان و گەنجانی سلێمانی ڕاکێشاوە. ئێمە وەکو گەنجانی کوردستان بڕیارماندا دەست بە دەنگ بە لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی بین لەنا ئەو لیستەدا گەنجترین کاندید کە ئەویش ڕۆپاکخانە کاندیدی ژمارە 15، چونکە ئەبینین لە کوردستانە گەنج تاکە چینێکە کە زۆرترین مافی پێشەلکرا مافەکانی زەوت کراوە، ئەبینین هەلیکار بۆ گەنجانمان زۆربەی ڕووی لە تاراوگە کردەوە. هەروەها ئێمە پێویستە کاندیدانێک بنەرینە پەرلەمانی کوردستان کە داکۆکی لە مافی گەنجان بکات و هەروەها سەروەری یاسا بەرقەرار بکات. ئەم دەنگدانە ئێمە ئەمانەیە دەنگ بین بە یەکێک کە یاسامان بۆ سەرۆر بکات کە کەسێکی یاسایی بێت وە لەناو کاندیدەکانی لیستی کۆمەڵی ئیسلامیە. بەڕای من ڕووپاکخان تاکە کاندیدا کە لە ڕووی یاساییەوە زۆر تۆکمە و زۆر کاندیدێکی باش بووە. هەر ئێمە ئافرەتین، ئەوش ئافرەتەوە، ئێمە ڕەمانە دەنگ بین بە کەسێک کە مافەکانمان پارێزێت. ڕووپاک زیاتر لە هەر تاکێک لە پێشێلکاریە یاساییەکان تێدەگات، بەڵام هیوای بە گۆڕانکاری هەیە و دەیەوێت خۆی بە شۆڕشی یاسایی بەشێک بێت لە گۆڕانکاریەکان. داوا لە خەڵک دەکات لە پێناو چەسپاندنی دادگەری و سەروەربوونی یاسا بچنە سەر سندوقەکانی دەنگدان و متمانەی خۆیان بەو ببەخشن. لە پێناو سەروەربوونی یاسا و فەراهەمبوونی دادگەری کە سەرچاوەی هەموو خۆشگوزەرانیەکانە، وەرنە سەر سندوقەکانی دەنگدان، وەرن بە پەنجەی شایەدومانمان ڕوبەڕووی هەموو ئەو ستەم و نادادی و گەندەڵیە ببینەوە، وەرن بە متمانە بەخشینتان بە ئێمە بەڵێنی هەموو هەوڵ و تێکۆشانێک دەدەین لەم پێناوە. لایەنە ناڕازیەکان لە پەرلەمانی کوردستان دەیانویست بە یاسا ستۆپ بە ستەمکاری و قۆڕخکاریەکانی دوو حزبی دەسەڵات بکەن، بەڵام پێشێلکاری و یاساشکێنی لای ئەو دوو حزبە بووەتە مۆدێلی حکومڕانی و تاکە ڕێگەی مانەوەیان. هەرچەندە ئەوەش بێهیوایی بەخشیوەتە دەنگدەران، بەڵام ڕووپاک و هاوڕێکانی بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین، دەیانەوێت شکۆ بۆ یاسا و دامەزراوە حکومیەکان بگەڕێننەوە کە ئەویش بە هیمەتی گەنجێکەوە دەست پێ دەکات و بە پشتیوانی خەڵکیش دەگاتە ئامانج. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.